ئیمامی عومەڕە گریا ڕیشی خۆی ئەگر ڕایەکێشا لێیانە پرسێ ئیمام بۆ گریت بۆ ڕیشی خۆت ڕاکێشیوە گری ئەی فەرموو ئەترسم بەغلێک ماینێک لە کێوەکانی عێراق هەڵخزێ خوای گەورە لە قیامەتا ئێخەی من بگرێ بڵێ بۆ ڕێگاکە و بۆ تەخت نەکرد لە جادەیەکە یەک ساید بێ یا دوو ساید بێ هەزارەها سیارە وەرەگەڕێ کۆمەڵێک جادە هەیە لە ئەنفالەکە و لە کیمیاباران کوردی زیاتر پشت بوو کێ بەرپرسە لە چاکردن تۆ بەرپرسی لە چاکردن ئیتر ئەگەر سەرۆکی شارەوانیت ئەگەر قایمقامی ئەگەر سەرۆکی وڵاتی ئێخەت ئەگیرێ پرسیارت لێکرێ لەبارەی ئەو هەموو خەڵکەوە لەو جادەیە وەرگەڕا و مرد تۆ وەکو بکوژیان بانگەکرێ بۆ تەخت نەکردن پێغەمبەری خوا عەلەیه السەلات وەسسەلام جاریەک ئەنێرێ شتێکی بۆ بکڕێ بۆی ناکرێ و درەنگ دێتەوە لە بازاڕ ئەوێ عەقوبەی بە ئەفەرمێت سوێند بەخوا لەبەر قیساس نەبووە لەبەر حیساب و پرسیار نەبووە بە سیواک لێمەدای داری سیواک کە دارێکە ئەو پەڕی ئەوەندە بێت فەرمێ بەوە لێمەدایت ئەگەر لەبەر ئەوە نەبووایە کە لە خوا ئەترسم محاسەبەم بکا لەسەرت بۆ سیواکە لێمەدای لێی نادا لە محاسەبەکە ئەترسێت کە پێغەمبەری خوایە ئەی تۆ کاتێک کە کەسێک هیچ هەڵە و تاوانێکی نەکردووە ئەیکەیتە ژوورێکی تاریکەوە و بە چەندەها جۆر تەعزیبی ئەدەی ناترسی لە قیساس ناترسی لە پرسیار ناترسی لە حیساب ئەگەر ناترسی زەڕێک ئیمانت نییە ئیماندار نیت کە ئیمانداریش نەبوویت بەکەڵکی ئەوە نایەیت سەرپەرشتی کاروباری موسڵمانان بکەیت بەڵکو بەکەڵکی ئەوە دەیت چەورەی و ماستاوچیەتی بۆ دوژمنی گەلەکەت بکەیت بۆ دوژمنی وڵاتەکەت بکەیت و ئەمەش لە خەڵک بگۆڕی و ناوی بنەی سیاسەت و وڵات بەڕێوە بردن